وەزیری پەروەردەی هەرێم ڕایگەان جێگەی دڵخۆشیە کە مامۆستایان باسکردن بە بەرپرسیارەتی دەوامیان دەست پێ کردووەتەوە سەبارەت بە تاقیکردنەوەی پۆلە ناکۆتاکان. پشتیوان سادق وەزیری پەروەردە ڕایگەان بڕیادراوەتە دەست بەڕێوەبەرە گشتیەکانی ئەو ناوچانەی کە بایکۆتیان تێدا کرابوو. لەبارەی تاقیکردنەوەکانی پۆلی 12ی ئامادەییشەوە وەزیری پەروەردەی هەرێم ڕایگەان هەوڵ دەدەن سەرجەم تاقیکردنەوەکانی پارێزگاکانی کوردستان لە یەک کاتدا ئەنجام بدەن.